حقيقة يعني هو اللقاء كان لقاء طيب ولقاء ودي، وقد سبقته لقاءات كثيرة ومشاورات كثيرة بين كل ممثلي كركوك من نواب البرلمان. ما وجدناه أنه كان لقاء طيبا بناء، ويكشف أن الجميع مؤمنين بالوصول إلى حل منصف يفيد جميع مكوناتها الكركوك. وكان الأخوة الكرد يعني تماما واعين لحجم الموضوع في هذه المدينة، وقد أبدوا مرونة كبيرة كما العرب في هذه المحادثات حتى نصل إلى حل مرضي ومنصف لجميع المكونات في مدينة كركوك. ديار العراق ئێستا هەمووتانە زانن هەر پۆستێک کە دێتە پێشەوە بە پێی ئیستحقاقی ئینتیخابیە و کوردیش لە پارێزگای کەرکووکە ئەگەر بە پێوەری 2018 بێ ئێمە نیوەی کورسیەکانی کەرکووکی ئێمەیە و لە هەمان کاتە ئەنجومەنی پارێزگای کەرکووچ کە لە 2005 ئینتیخاباتی بۆ نەکراوە ئەکسەریەتی کووردە، بۆیە ئەم موزوع ئەوەستێتە سەرەوەی کورد دانووساندنەکانی بەچۆگە بۆی پارێزگارێکی کورد دیاری بکەین. هیچ بربەستێک نییە لە بەردەممانە بۆ ئەم بابەتە، هەر ئەوەیە ئێستا دانووسانەکانی ئێمە لەگەڵ هەواڵانی پارتی لە گفتوگۆیان احتیمال لە ئەم پێنجشەمەی کە دێتە پێشەوە جارێکیکە لەسەر ئەم بابەتانە قسە بکەین. هەندێ کێشەمان هەبوو، بەڵام کێشەکان بەرەو چارەسەرکردنە ڕۆ و بە ئومێدین بگەینە نەتیجە. ئەوە یەک لە خۆیەوە داوای پۆستی پارێزگارەکە ئەوە تورکمان بە تایبەت هەموو ڕۆژێ هاوارەکەن لەسەر هەموو بابەتێک هەر هاوارەکەن، بەڵام ئیستحقاقی ئەوان نییە، چونکە ئەوان ئەتوانن بڵێم ڕوبعێکی شارەکەن بە پێی ئیستحقاقیش بێ ناتوان پارێزگار بەرن، ئەتوانن پۆستێکی دیکە لە ئیدارە وەرگن.